برلمانی نیت و برنامه وانا چه هیده چه بکن ازت گل خاطو هانا بهجت کاکی کاندیدا جماره 22 یا پارتا دموکراتا کردستان البازنه و کرکوکه از بحث بکم هانا خان گلک سپاس کوین گل مدانه جب جکرنا ماده 140 خوب پکاتیش سه قناقه آسایی کرناوی کل دست بکی از بحث بکم دیفرا سرجمیری دیفرا جی راپرسیه حتی نو کجی آسایی کرنا نافچه روشا نافچه آجی دست پی نکری یبدو ما یک نهاتیه هین بو چه ودگرینن و هین وکا کاندیدن پارتیه و پارتی بو بازنه و کرکوکه ده چه بکن ویجاره و خلاشش یا پارلمانی سلااو زۆر خۆشحاڵم کە ئەمڕۆ لەگەڵتانام لەم بەرنامەیەدا کە من وەکو کاندیدی پارتی دموکراتی کوردستان بە ژمارە 22 کە ئێستا کاندیدم بۆ پەرلەمانی عێراق ئێمە کە بینین لە کەرکووک تا ئێستا ئەو مادەیە 140 ئێمە زۆر گرنگەوە کەرکووک ئێمە ئێرە خاکی کوردستانە خاکی نیشتیمانی خۆمانە کە ئەمە هیچ ناتوان بڵێن ئێرە عایدی عێراقیان عایدی ئێمە عایدی کوردستانە کە ئێمە جوگرافیای ئەم مەنتەقەیە گۆڕا سەیرەکەی هەنێ ناوچەمان هەیە وەکو دووز و ناوچەکانی ترۆوانەی تر سەیرەکە هەمووی لەسەر جوگرافیای ئەم کەرکووک گۆڕا هەمووی کرانە سەر محافظەکانی تر هەنێ جێگای تر کرانە سەر عەرەبی هاوردەیان هێنا سەر کەرکووک و ئەوانی تریان تەرحیل کوردەکانیان هەمویان تەرحیل کرد بەڵام ئێمە کە ئەبینین ئێمە لە سێ فەقەرە پێک هاتووە مادەی 140 ئەوەیە کە تەطبیع و ئەحسا و ڕیفراندۆمە کە استفتائێکە کە بکرێ کە بۆ جێبەجێکردنی مادەی 140 لە کەرکووکە کە بگەڕێتەوە باوشی کوردستان بەڵام تا ئێستا سەیرەکەین ئەوان ڕێگەری لە مادەیە دەکەن کۆ بۆی جێبەجێ نەکەی دژایەتی کورد دەکەن کە جێبەجێ نەکرێ ئەم مادەیە لە حکومڕانی نوری مالکیەوە بوو ئێبراهیم جەعفەریە بۆ چەند لیژنەیە پێکانە کە ئێستا لیژنەی مادە 140 هەیە بەڵام تا ئێستا ئەوە نەچووەتە جێبەجێکردنەوە بەڵام من وەکو ئێستا کاندیدی پارتی دموکراتی کوردستان ئەگە هەر کەسێکی ترش بێ لە بەرلەمانتارەکانی ئەوانی کە دەرەچن هەوڵە دەین بۆ ئەوەی کە ئێمە مادەی 140 ئەوەیتانە جێبەجێ بکەن بڕواتە بواری تەنفیدەوە لە پەرلەمانی عێراقان بۆ ئەم دەوری هاناخان ئێوەش لە کەرکووکن زیاتر هەست بە و معاناتانە دەکەن لەسەر جێبەجێ نەکردنی مادەی 140 و زۆر تەخیر کراوە بۆ نمونە قۆناغی یەکەم کە 20 ساڵ تێپەڕەوی هێشتان دەست پێ نەکراوە هێشتان تەطبیعەکەش نەکراوە ئاسایی بوونی ناوچەکانیش نەبووە ئەی باشە دوو قۆناغەکەی دیکە کەینێ دەست پێ دەکرێت ئەوانیش 20 و 40 ساڵی دەوێ یان ئێوە وەکو پارتی بەتەمان ئەم جارە پەلە لەم ئیشە بکەن مەبەستمەوە لە ڕووی یاساییەوە پەلە لە شیعەکان بکرێن بۆ ئەوەی هەر شێوەیەکە لە هەر چ بارودۆخێکە ئەم مادەیە جێبەجێ بکرێت بە هەر سێ قۆناغەکانیەوە ئێمە کەوتم لە سێ فەقەراتێک قۆناغ پێک هاتووە مادەی 140 بەڵام هێشتا تا ئەم دەقەیە هیچیان جێبەجێ نەکراون بەڵام ئێمە هەوڵی خۆمان نەدەین بۆ ئەوەی کە ئەم دەورەیە جێبەجێ بکرێت ئەو مادەیەکی دستوریە تۆ ئەمە چەند ساڵە تا جێبەجێ دژایەتی ئەم مادەیەکەن و نایانەوە کەرکووک بگرێتەوە سەر خاکی کوردستانە کە خاکی خۆمانە خاکی کووردە ئێمە هەوڵە دەین ئەم دەورەیە جێبەجێ بکرێت کە ئێمە سەیرەکەین ئەو هەنەی تر مادەی تری دستوری هەن کە هەمووی جێبەجێکرێت تەنها ئەم مادەیە نابێ دژایەتی دەکرێت بەڵام ئێمە هەوڵی خۆمان نەدەین ئەم دەورەیە ئینشاءالله جێبەجێ بکرێت و کەرکووک بگرێتەوە سەر خاکی کوردستان باش من باسی هەردوو دەسەڵاتی حکوومەت و سەر و کۆماریش بکەم هەتا ئێستا ئەوان چیان کردووە بۆ نمونە هەتا ئەگەر باسی پۆستی سەر و کۆماریش بکەم کە پشتی کووردە و یەکێتیە هەتا ئێستا بۆ ئەوان نیانتوانیوە دەسەڵاتی خۆیان بەکار بێنن بۆ جێبەجێکردنی مادەی 140 ئێمە سەر و کۆمار زۆر سەلاحەتی ئەوەی هەیە کە بەکاری بێنن جگە ئەوانی تر شەر دەسەڵاتی ئەوانەیە بەکاری بێنن خاصن سەر و کۆمار من دەبینم زۆر لەو مادانە لەو بڕگانەکە عایدی سەر و کۆمارە لە دستورە هاتووە ئەو سەلاحەتانە هیچ بەکار نەهێنراوە تا ئێستا ئایا بەبەستی ئەوان چیە لەوەیانە ئەوان بۆ بەکاری ناهێنن ئێرە خاکی خۆمانە نیشتیمانی خۆمانە تا ئێستا تۆ هیچ جوولەیەکت نەکردووە بۆەوەیانە کە خەڵکی تر ئایا هەر لە دەرەوەی خاکی دەوڵەتی عێراق ئەو دەوڵەتانی کە دژایەتی ئێرەکەن ئەبێ کەرکووک هەر بمێنێتەوە لەسەر عێراق و نەگەڕێتەوە سەر خاکی کوردستان لێرە ئەوەتانی دژی کوردن ئەیانەوە کورد زەعیفکان ئەزانن
کورد چ دەسەڵاتێکی بگاتە چی کە دەبێنن کوردستان گەشتۆتە چی دایانەوەی هەر کەرکووکیش هەروە بمێنێتەوە کە ئێمە زۆر لەوانش کە ئێساڵیان جاری وڵی ئەوانەی کە تەرحیل کران هەمویان قەرەبوو کرانەوە تا ئێستا ئەوان حتا ئەوانش هەمویان قەرەبوو نەکراونەتەوە کە تەرحیل کران لە کوردستان ئەوانش کە هاوردەی کەرکووک بوون هیچیان نەگەڕاونەتەوە محافەڵەکانی تر باشە ئەوانەی کە تا ئێستا لە وەکو سۆرە کۆمارۆکەوانەی ترکە لەو دەسەڵاتە بوو بۆ تا ئێستا دەسەڵاتی خۆیان بەکار نەهێنا بۆی جێبەجێ بکەن بۆ بڵێ ئەوە مافێکی خۆمانە حەقیقی خۆمان حەقێکی شەرعی خۆمانە ئەوە سوور ئەو حەقی داوە پێمان ئەبێ بگەڕێتەوە سەر کوردستان بەڵام بەداخەوە هانەخان منیش ئەو پرسیارە لە تو بکەم یانێ بەڕای ئێوە وەکو پارتی یعنی بوو دەسەڵاتی خۆیان بەکار ناێنن مەبەستم ئەم پۆستە گرنگەیە کە بە دەستکوردەوە یەکێتیە سەر و کۆمارە خۆیان نانەوێت لەبەر بەرژەوەندی حیزبی و شخصی یانیش ئیتر دەسەڵاتەکە لە دەست خۆیان نییە لە دەرەوەی عێراقە دەسەڵاتێکە ئیدر لە سەریانەوە ناتوانن لە ژێر ڕکێفی ئەوە دەربێن دەسەڵاتێکە ئایا لە بەدەستی خۆیان نییە ئایا دەرەکی ئەو دەسەڵاتە ئێمە ئەبینن واقعی حال دەستێکی دەرەکی لێیە و ئەگەر ئەوانش کە من نەتوانم ئەو سۆسایی خۆم بەکارێ بهێنم ئەکیت منش پشتیوانی لەوە ئەکەم ئەبێ من پشتیوانی لەو دەستە دەرەکیە نەکەم ئەبێ منش ئەوە بەکارە دەسەڵاتی خۆم بێنم من بۆ خاکی خۆم شەڕەکەم من بۆ خاکی خۆم هەوڵەدەم ئەی باشە من دەسەڵاتێکی دەرەکی لە سەر خاکەکەم بێ ئەی من مافەکانی تر من ئەمە مافێکە لەو مافانە کە ئەمە بەدەستی بێنم مافەکانی تر چۆن بەدەست نهێنم منش هەر بۆ ئەوە ئەڵێم ئەو دەسەڵاتێکێتی ئەو سڵسەیەتی ئەو فقراتانی کە لەگەڵ ئەواتانی ئەو مادانی کە لەگەڵ ئەواتانی ئەتوانێت بەکاری بێن تا ئێستا بەکارێت نێناوە ئەی باشە ئێمە چۆن مافی خۆمان بتوانین وەربگرینەوە دەستێکی دەرەکیشی لە پشتەوە بێت و تۆ لەگەڵ ئەو دەسەیابی ئەمە نەکار ئەم حەقەمانە فۆتی هەزارە حەقی وەکو ئەمەشمان ئەفەوتێ ئێوە وەکو پارتی بوو ئەم خۆلەی پەرلەمان ئیتر هەموو دەسەڵاتێکتان لەدەست دەبێت چی ئەکەن بۆ ئەوەی پشتی کووردە دەسەڵاتەکەی بەکار بێنێ بوو جێبەجێکردنی مادە دەستوریەکان لە ڕووی یاساییوە مامەڵە لەگەڵ دەستور بکرێ ئیتر مافی کورد پێشێل نەکرێت لە هەر ناوچێک چ مادەی 140 بچێک گشت عێراق و خەڵکی عێراقیش بەگشتی یانی مەبەستم ئەوە نییە تەنها کورد هەموو پێکاتە ئاینی و مەذهبی و ئیتر نەتەوەیەکانی ناو عێراق وەکو پارتی دموکراتی کوردستان ئێمە وەکو سەرۆک بارزانی دەبینی لە هەر کۆڕ و کۆبوونەوە کە ئەوتانی ئەڵێەوە دیفاعکەن لە هەر تاکیەک لەسەر ئەم خاکەتانی ئایا عەرەب بێت تورکمان بێ ئەو دیفاعکە هیچ فەرق و جیاوازیەک نەیە لە بین نەتەوەکانە ئێمە هەوڵدانی پارتین بەوە حەقی تاک بە تاکی بە خەڵکی عێراق بپارێزین خەڵکی کەرکووک بپارێزین ئێمە هەوڵدانی ئێمە بۆ ئەو بڕگانی لە دستورە هەیە هەمووی جێبەجێ بکرێ ئەوانەی لە بەرژەوەندی کوردایە تا ئێستا پێشێرکراوە تا ئێستا هیچ جێ لە تەنفید نەکراوە مەتەن عەقاراتە مادەی 140 سەیرەکەی زمانی کوردیە زۆری لەوانی ترمانە هەیە بابەسەکانی ترەکە ئارەبایە ئاوا مافەکانە تەعینە هەر ئەوانەی تر بێ ئێمە وەکو پارتی بەرنامەی ئەوە هەیە کە ئەمە بچینە ئەوێ ئەم جارەیانە کە جارەکانی ترش هەر بەجددی کاری کردەوە پارتی هەر ویستێتی ئەو مافانە بپارێزە بەڵام ئێمە هەوڵزانی ئەم جارەیانیشە لە جارەکانی پێشووتر باشتر ئەبین جددی کارەکەین هەموو مافەکان بەدەست بێنن ئەم جاریانە من لێر شۆڕایەگەێنم کە بچینە ئەوێ هەمووی بە یەکدەست کار بکەین و ئەو مافانەی کورد نەفەوتێ لەگەڵ یەک دەستی و یەک دەنگی تۆ خۆت وەکو هانا بەهجەت کاندیدی ژمارە 22 هیچ وعدێکی تایبەت هەیە گەر دەربچی لە خۆلی شەشەمبی بێ سەر بە دەنگدەرانی بڵێ ئێستا من وەکو هانا بەهجەت کاکی لە سەرلیستی پارتی دموکراتی کوردستان 275 بە ژمارە 22 من ئەوەم هەیە کە من مافە دستورەکان بپارێزم مافەکانی خەڵکەکەم لێرە بپارێزم ئەوانەی بەدەستیان نەهێناوە بەدەستی بهێنن و بە زیادیشەوە هەمووی بەخۆشی بژێ لەم شارەی منە ئەو حەقەیە پێویستی پێێتی کە من لە دەرەوە سەیری هەنی حەق هەیەم کە
ئاژەڵێک هەیەی من لێرە بەداخۆ مرۆڤێک من لێرە نیەتی ئەو مافانە هەمووی بەدەست بێنین لەگەر مادە قانونیەکانیشەوە وەکو مادەی 140. خاتو هانا بەهجات کاکەی کاندیدا ژمارە 22 لێستا 275 یا پارتیە سەربازنا کەرکووکین پاوەکە ڕاستە خۆت گەلمە دەبوون گەلک سوپاس بووە.